بەڕێز هاژە تاهر عەلی لە بەشی هۆبەی هۆشیاری لە فەرمانگەیشتنی سلێمانی و کاتەوە باش. ئەم کاتەوە باش بەخێر بێن. هاژە خان با بزانین مەبەست چییە لەم وەرزەیە کە ئێستا مانگی دووە بەڕێزتان لە فەرمانگەیشتنی سلێمانی قوتابخانەکان بەسەرەکەن و بە ناشتنی نەمام. بەزەی مەبەست لەم ناشتی نەمامەیە لەم وەرزە مەبەستان چییە؟ بەڵێ پێشەکی لەم وەرزەیە کە هەڵبژێراوە بۆ ئەوەی کە نەمان بەرین بۆ قوتابخانەکان کاتی نەمام ناشتنە ئێمە لەمانی یانزەوە دەستمان پێ کردووە ئیتر ئیشەڵا پێشمانی سێ کۆتایی پێێنی بە ناشتنی نەمامەکان هەڵبژاردنیمە قوتابخانەش بۆ ناشتنی نەمام یەکەم مەبەستمان پاکردنەوەی ژینگەیە دووهەم مەبەستمان ئەوەیە کە جیلی ئایندا لە خوێندکارانەوە دەست پێ بکەین بۆ خۆشەویستیان بۆ سەوزایی بۆ ژینگە بۆ پاراستنی ژینگەکەیان بۆ پاکردنەوەی هەواکەیان بۆ خۆشەویستیان بۆ سروشت. ئێوە سەردانی قوتابخانەکانەکان قوتابخانەکان چ خوێندنگاکان بە تایبەتی قوتابخانە بنەڕەتیەکان بەڵام دەوری بەڕێوەبەرەکان و مامۆستاکان چۆنە بێ بەرامبەر ئێوە بە ناشتنی و نەمامانە؟ ئێمە کە ئەچین بۆ قوتابخانەکان سەردانیان ئەەکەین بەڕێوەبەرەکان مامۆستاکان خوێندکارەکان دەورێکی زۆر جوانیان هەیە زۆر بە پێشوازیەوە زۆر خۆشحاڵن بەو کارەی ئێمە کە بۆیان ئەەکەین و بگرە خۆشیان داوای ئەەکەن زۆر شوێنیان خۆیان داوایان کردووە دوای پەیوەندیان پێوە کردوینەوە توانێت ئێمە پێویستمان بە نەمامە لەبەرەوەی پانتاییمان هەیە پێویستمان بۆیە نەماما ببێن بۆمان بچێنن. ئەنی دەوریان زۆر جوان بوو زۆر هاوکاریان کردوین و زۆر دەممانەوە هاتوون. نەمامەکان لە کوێدەستانەکەیە کە ئەیبن بۆ قوتابخانەکان؟ بەڵێ نەمامەکان ئێمە لێرە سوپاسی بەڕێوەبەراتی دارستان و پاوان ئەەکەین ئەوان نەمامەکانمان بۆ دابین ئەەکەن ئێمەش لە نەمامگەی سەرچنار نەمامەکان هەڵ ئەگرین و ئەیهێنی لە نەمامگەی سەرچناروەری ئەگرین.